بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا براستي ماوەیەکی زۆر لە ڕۆژگار بەسەر ئادەمی زادا هات کە شتێکی وا نەبوو ناو ببرێت. إنا خلقنا الإنسان من نطفة أمشاج نبتليه فجعلناه سميعا بصيرا بێگومان ئێمە ئینسانمان دروست کرد لە تێکەڵەیەک لەسەر مێکوتەیەکی بچووک و هێلکۆکەیەک لە کاتێکدا دەمانەوێت تاقی بکەینەوە هەر بۆیە دەستگای بیستن و بینینمان پێبەخشی. إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا بەڕاستی ئێمە ڕێنموویمان کرد بۆ ڕێگەی ڕاست بە ئازادی دەتوانێت ببێتە کەسایەتیەکی ئیماندار و سپاسگوزار یا بێباوەڕ و خوددا نەناس. إنا أعتدنا للكافرين سلاسل وأغلالا وسعيرا بەڕاستی بابزانێت کە ئێمە چەندەها کۆت و زنجیر و ئاگری هەڵگیرساومان ئامادە کردووە بۆ بێباوەڕان. إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا بێگومان چاکان و پاکانیش لە بەرداخێکی پڕ شەرابدا دەخۆنەوە کە ئاوێتەکەی لەسەر چاوەی کافورەوەیە. عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا کەکانیەکە بەندەکانی خوددا لێی دەخۆنەوە لە هەر شوێنێکدا بیانەوێت هەڵی دەقوڵێن و فوارە دەکات. يوفون بالنذر ويخافون يوما كان شره مستطيرا ئەو بەختەوەرانە یەکێک لە سیفاتیان ئەوەیە وەفا بە نەزر دەکەن یاخود بەڵێنێکیاندا وەفادارن و ئەنجامی دەدەن و بیمیان هەیە لە ڕۆژێک کە شەڕی لێ دەبارێت و پەرش و بڵاوە. ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا هەروەها نان و خۆراک دەبەخشن ئەگەرچی خۆشەویستیش بێت لایەن بە هەژار و هەتی و دیلەکان. إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا دەڵێن بێگومان ئێمە ئەم خۆراکەتان هەر لەبەر خوددا و بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی ئەو پێدەبەخشین نەپاداشتمان لێتان دەوێت نەسوپاس. إنا نخاف من ربنا يوما عبوسا قمطريرا هەروەها دەڵێن ئەم کارە بۆیە دەکەین چونکە لە ڕۆژێکی تاڵ و گرش و ڕەش و تاریک دەترسین کە پەروەردگارمان پێشی دەهێنێت. فوقاهم الله شر ذلك اليوم ولقاهم نضرة وسرورا جا خودای گەورەش لە شەڕ و ناخۆشی و نەهامەتی ئەو ڕۆژە پاراستنی و ڕووی گەش و شادومانی پێبەخشین. وجزاهم بما صبروا جنة وحريرا لپاداشتی خۆگری و ئارامگریاندا بەهەشت و ئاوریشمی پێبەخشین. متكئين فيها على الأرائك لا يرون فيها شمسا ولا زمهريرا ئەو بەختەوەرانە لەسەر کورسی و قەنەفە ڕازاوەکان شانیان داداوە نەگەرمای خۆر بێزاریان دەکات نەک زەبا و سەرما سەغڵەتیان دەکات. ودانية عليهم ظلالها وذللت قطوفها تذليلا سێبەری درەختە جوانەکان بەسەر شوێنە خۆشەکانیاندا سەری فروهێناوە و لێکردنەوەی میوەکانیش ئاسانە و ملکەت کراوە. ويطاف عليهم بآنية من فضة وأكواب كانت قواريرا هەروەها لە سوراحی و دۆڵکەی زیودا شەرابیان بۆ دەجێڕن کە دەکرێتە ئەو کوپ و پەرداخانەوە کە لە شوشە و کریستاڵی تایبەت دروست کراون. قوارير من فضة قدروها تقديرا
هەموو دام و دەستگای خواردن و خواردنەوەکان لە شوشەی زیوی دروستکراون بە شێوەیەکی جوان و دڵڕفێن. ويسقون فيها كأسا كان مزاجها زنجبيلا عينا فيها تسمى سلسبيلا هەروەها شەرابێکی تریان پێشکەش دەکرێت کە ئاوێتەکەی زەنجەبیلە کە سەرچاوەیەکە لە بەهەشتدا بە سەلسەبیل ناو دەبرێت. ويطوف عليهم ولدان مخلدون إذا رأيتهم حسبتهم لؤلؤا منثورا اینجا نەوجەوانانی هەمیشە لاو و ڕووخۆش و جوان و پاک بەناویاندا دەگەڕێن، قسەی خۆش و سرودی بەتام دەڵێن، کاتێک دەیان بینیت وا دەزانیت مروارین و بەو ناوەدا بڵاو بوونەتەوە. وإذا رأيت ثم رأيت نعيما وملكا كبيرا کاتێکیش بە هەر لایەکدا چاو دەژێڕیت ئەوە ناز و نیعمەتی نەبراوە و بێ ئەنداز و دەسەڵاتێکی گەورە دەبینیت لە باخ و باخات و کۆشک و تەلار و دیمەنی جوان و فراوانی بێ سنوور. عاليهم ثياب سندس خضر واستبرق وحلوا أساور من فضة وسقاهم ربهم شرابا طهورا. پۆشاچی بەختەوەران ئاوریشمی سەوزی تەنکە کە بەسەر پۆشاچی ئاوریشمی ئەستووردا لەبەریان کردووە، بە بازنی زیوی ڕازێنراونەتەوە. اینجا لەلایەن پەروەردگاریانەوە شەرابی پاک و بێگەرد و خاوێنیان پێشکەش کراوە. إن هذا كان لكم جزاء وكان سعيكم مشكورا. پاشان پەروەردگاریان پێیان دەفەرموێت بەڕاستی ئەم پاداشتە شایستەی ئێوەیە، هەوڵ و کۆشش و کار و کردەوەی ئێوە شایەنی سوپاس و ڕێزە. بێگومان خودای گەورە بەم سوپاسگوزاریە ئەوەندەی تر بەختەوەران دڵخۆش دەکات. إنا نحن نزلنا عليك القرآن تنزيلا. دڵنیاش بە ئەی محەممەد، هەر ئێمە قورئانمان بۆ تۆ دابەزاندووە بەش بەش تا خەڵکی پێپێدار بکەیتەوە. فاصبر لحكم ربك ولا تطع منهم آثما أو كفورا. کەواتە خۆڕاگر بە بۆ فەرمانی پەروەردگارت، نەکەید ملکەت و فەرمان بەرداری تاوان باران و بێباوەڕان بیت لەوان. واذكر اسم ربك بكرة وأصيلا. اینجا بەردەوام یادی پەروەردگارت بکە و ناوی پیرۆزی باوێردی سەرزارت بێت لەبەرە بەیان و دەمە و ئێواراندا. ومن الليل فاسجد له وسبحه ليلا طويلا. لە شەوگاریشدا سوژدەی بۆ ببە و تەسبیحات و ستایشی لە هەندێکی شەودا زۆر بکە. إن هؤلاء يحبون العاجلة ويذرون وراءهم يوما ثقيلا. بەڕاستی زۆربەی ئەو خەڵکە سەرگەردانە حەزیان لە ژیانی ئەم دنیا تەمەن کۆتایەیە کە بە خێرایی تێدەپەڕێت و ڕۆژێکی سەخت و سەنجین پشتگوێ دەخەن و حسابی بۆ ناکەن. نحن خلقناهم وشددنا أسرهم وإذا شئنا بدلنا أمثالهم تبديلا. بۆ بیر ناکەنەوە، خۆ هەر ئێمە دروستمان کردوون، ئەندامەکانی لەشیانمان پێکەوە بەستووە، کاتێکیش بمانەوێت ئەمانە لا دەبەین و بە کەسانی تر سەرزەوی ئاوەدان دەکەینەوە. إن هذه تذكرة فمن شاء اتخذ إلى ربه سبيلا. بەڕاستی ئەم سوورەتە و سەرجەمایەتەکانی قورئان ئامۆژگاریە، جاوەی ئارەزووی بەهەشتی هەیە ئەوە بۆ لای خوددا ڕێگە و ڕێباز دەگرێتە بەر. وما تشاءون إلا أن يشاء الله إن الله كان عليما حكيما. دڵنیاش بن ئێوە هیچتان پێ ناکرێت و هیچ کارێکتان پێ ئەنجام نادرێت مەگەر خوددا ویستی لەسەر بێت.
بێگومان ئەو خودایە زانا و دانایە دەزانێت چه شایستەی هیدایەتە داناشە لە هیدایەت دانی بەندە چاکەکاندا يدخل من يشاء في رحمته والظالمين أعد لهم عذابا أليما اینجا ئەو کەسەی خوددا بیەوێت و خۆشی هەوڵ بدات دەیخاتە ژێر سایەی ڕەحمەتی خۆیەوە و بۆستەم کارانیش سزای بە ئێشی ئامادە کردووە